Communiqué numéro 2. Toutes les institutions ici de la 7e کۆمەڵێک سەرباز لە نەیجەر لە ڕێگەی تەلەڤیزیۆنی نیشتیمانیوە دوورخستنەوەی سەرۆک محەممەد بازوومیان ڕاگەیاند. هاوکات سنووریان داخست و هاتوچۆی شەوانەشیان ڕاگرت. ڕاید ئاماد و عەبدوڕەحمان لە وتەیەکیدا ڕایگەیاند ئێمە لە هێزەکانی بەرگری و ئاسایش و سەر بە ئەنجومەنی نیشتیمانی بۆ پاراستنی وڵات بڕیارماندا سنوورێک بۆ سیستمی وڵات دابنین. ئەمەش دوای ئەوە هات کە خراپی بارودۆخی ئەمنی و ئیدارەی ئابووری و کۆمەڵایەتی لە خراپیدایە. عەبدوڕەحمان جەختی لەوە کردەوە کە ئەنجومەنەکەیان ڕێز لە گشت بەڵێنەکانی وەزارەتەکەی دەگرێت و کۆمەڵگەی نیشتیمانی و نێودەوڵەتیش لەوە دڵنیا دەکاتەوە کە ڕێز لە سەلامەتی جەستەیی و معنەوی دەسەڵاتی داماڵدرا و بنەماکانی مافی مرۆڤ دەگرێت. دەستە کودەتاییەکە هەموو دامەزراوەکانی کۆماری حوتەم هەڵدەپەسێرێ و ئەمیندارانی گشتی وەزارەتەکان ڕادەسپێرێت بەڕایکردنی کاری وەزارەتەکان بەوەش هێزەکانی بەرگری و ئاسایش کاروبارەکان دەبن بەڕێوە. داواشی لە هاوکارە دەرەکیەکان کرد کە دەست وەرنەدەنە کاروباری وڵاتەوە. ژمارەیەک لە هاوڵاتیان کە لە بەردەمی تەلاری سەرۆکاتی وڵاتدا خۆپیشاندانیان ساز کردبوو لەلایەن هێزەکانی سەرۆکاتی وڵاتەوە تەقە بەسەریاندا کرا. ئاژانسی ئەنادۆڵ لە سەرۆکاتی نەیجەرەوە ڕایگەیاند کە ئەفسەری پشتی ئەم سیناریۆیە ژەنەڕاڵ عومەر چیانیە کە 10 ساڵە فەرماندەی گاردی کۆماریە کە لەم دوایانەدا بازووم دەیویست لە پۆستەکەی دووری بخاتەوە. لەسەر ئەم ڕووداوانە سەرۆکی یەکێتی ئەفریقا موسا فەکی ڕایگەیاند پێم ڕاگەیەنراوە کە ئەو هەوڵە بۆ تێکدانی بارودۆخی دامەزراوە دیموکراسی و کۆماریەکانە لە نەیجەر و ئەوەی ڕوودەدات دەکرێ پێی بوترێ کودەتا و ئێمە ئیدانەی دەکەین. ئەوە خیانەتە لە کۆمار و پێویستە سەربازەکان واز لەو جۆرە کارانە بێنن. تینۆبۆی سەرۆکی کۆمەڵی ئابووری وڵاتانی خۆراوای ئەفریقا ئیکواس جەختی کردەوە لەوەی بەڕاوێژ لەگەڵ سەرکردەی وڵاتانی خۆراوای ئەفریقادا دیموکراسیەکەمان دەپارێزین کە بە ماندووبوونی زۆر بەدەستمان هێناوە. هەروەها ئیکواز لە ڕاگەندراوێکدا بە توندی داوای لاپیلانگەڕان کرد کە سەرۆکی هەڵبژێردرا و با دیموکراسی ئازاد بکەن و بەرپرسیارەتی سەلامەتی سەرۆک و ئەندامانی خێزانەکەی و حکومەتەکەی خستە ئەستۆی کودەتا چیان. سکرتێری نەتەوە یەکگرتووەکان و وەزیری دەرەوەی ئەمریکا و بەرپرسی سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپا و وەزیری دەرەوەی فەڕەنسا بە توندی ئەو کودەتایەیان ئیدانە کرد و داوای گەڕانەوەی سەرۆکی وڵاتیان کرد. لە ساڵی 1960ەوە کە وڵات سربەخۆی وەرگرتووە ئەوە چوارەمین کودەتای سەربازیە. چاودێران ئەم کودەتایە بە لێدانێکی دیکەی سیاسەتی فەڕەنسای لە خۆراوای ئەفریقادا دەزانن بە قازانجی رووسیا، بەڵام هێشتا زووە و ڕاستیە زیاتر دەربکەوێت لە دوای شکست لە مالی و بۆرکینا فاسۆ.